دوای مانگێک لە ڕۆژوگرتن و عیبادەت جەژنی ڕەمەزانتان پیرۆز بێتن. خوا ڕۆژوو عیبادەتی هەموولایەکی قبول کرد بێتن. نەورۆزیشتان پڕ لە خۆشی و شادی بێتن. جەژنی ڕەمەزان و نەورۆز لەم ساڵدا یەکیان گرتووە کە ئەمە دوو ئەوەندە دڵخۆشیە، بەڵام دەتوانم بڵێم دوو ئەوەندە ئاڵنگاری تەندروستیە بۆ دانەکانماندا. حتمما جەژن بەبێ شیرینی و کولیتە و پاقلاوە نابێتن. بەڵام وەکو دکتۆرێکی ددان دەتوانم پێتان بڵێم کاتێک ئێمە شیرینی دەخۆین ترشەڵۆکێکی زۆر لە ناو دەممان دەبێتن کە ئەمەش زیانێکی زۆر بە دانەکان دەگەێنێتن. هەروەها لە نەورۆزیشدا گەشت و سەیرانەکان دووبارە شیرینی و خواردنەوە گازیەکان و سەرەزات زیانی زۆر بە دانەکانمان دەگەێنێتن. بۆیە دانەکانتان بەکار نێنن بۆ شکانی سەرەزاتی زۆر ڕقی وەکو فستق کە دەبێتە هۆی پەیداکردنی درزی زۆر ورد لەسەر دانەکان کە لەوانەیە ئێستا هەستی پێ نەکەم، بەڵام دواتر دەبێتە هۆی پەیداکردنی ئازارێکی زۆر و هەروە شکانی کتوپڕیت دانەکانمان. جەژن و بەهارەدا دانەکانتان نێشێتن ئەم ڕێنمایانە جێبەجێ بکەن. یەکەمیان شۆردنی دانەکانمان دووجار لە ڕۆژانی جەژندا. دووەمیان دانانی سنوورێک بۆ زۆر خواردنی شیرینیەکانی جەژن یا خۆت خواردنیان لە دوای ژەمەکاندا کە کاریگەریان کەمتر دەکاتەوە، بە تایبەت لە منداڵان کەوا دەبێتە هۆی تێکچوونی تەندروستیان. زۆربەی جار لە ڕۆژانی سێەم و چوارەمی جەژندا منداڵەکان تەندروستیان تێک دەچێتن بەهۆی زۆر خواردنی شیرینیەکانی جەژنەوە. سێمیان زۆر خواردنەوەی ئاو بە تایبەتی لە دوای شیرینیەکان کە دەبێتە هۆی کەمکردنەوەی کاریگەری شیرینیەکان. چوارەم بردننی فڵچە و هەویری دانی تایبەتەکەت بۆ ئەو شوێنانەی کەوا جەژن سەردانیان دەکەیت و لێیان دەمێنیتەوە بە هیوای جەژنێکی پڕ لە خۆشی و لە شتاغی بۆ هەموو لایەک. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.